پاشماوەی درۆن و موشەکەکانی ئێران و ئیسرائیل لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان کەوتون. گەشتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ تورکیا بەرەو کەمبوونەوە ئەڕوات و بەنداوەکەی دەربەندی خانیش خەریکە سەرڕێژە بێت. سڵاوتان لێبێت و چەند هەواڵێکی گرنگتان پێشکەشەکەم. شەوی ڕابردوو دەنگەدەنگی جیاواز لە ئاسمانی هەرێمی کوردستان بیستراوە بەهۆی ئەو هێرش و بۆردومانانەی کە وڵاتانی وەک ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکتری ئەنجامی ئەدەن. لە دوو حاڵەتی جیاوازدا پاشماوەی درۆنی تەقی و موشک لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان کەوتونەتە خوارەوە. بەختیار ئاکۆی خاوەنی ئەو باخەیە لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزای ڕواندز کە موشەکەکەی لێکەوتووە بە 1964 ورد درێژی موشەکەکە 6 مەترە و 1 مەتریش پانە. ئەو شوێنەی لی کەوتووە 200 مەترێک لە گوندەکەیانەوە دوورە. بەپێی قسەی هێزە ئەمنیەکان ئێستا هیچ مەترسیەک نییە. لە شەقلاوەش درنگانی شەوی ڕابردوو چەند پارچە درۆنێک بەرتەلی کارەبای شەقلاوە کەوتووە. بەشێکی کارەبای ئەو قەزایەی پچڕاندبوو. بەرپرسی بەشی چاکردنەوەی کارەبای شەقلاوە بە 1964 وت لە بەیانیەوە تیمەکانیان ناردۆ تا شوێنی پچڕانی کارەباکە و ئەمڕۆ کارەباکە چاک ئەکرێتەوە وتیشی بەهۆی پچڕانی کارەباکە بەشێکی ماڵەکانی گەڕشی سابیراوەی شەقلاوە بێ کارەبا بوونا. ڕێژەی گەشتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەروازەی سنووری برایم خەلیلەوە کە سەر بەزاخۆیە بۆ وڵاتی تورکیا بەرەو کەمبوونەوە ئەڕوات. هۆکارەکانیش جیاوازن. چیا ئەمین بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری ئیدارەی زاخۆ بە 1964 ورد گەشتەکان بۆ تورکیا بە ڕێژەی لە سەدانەوەت کەم بۆتەوە. یەکێک لە هۆکارەکانیش گرانبوونی ڤیزەی تورکیایە وتیشی پێشکەوتنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە گشتی و زاخۆش بە تایبەتی هەروەها دروستکردنی بربەس بۆ گەشتیاران لە دیوی تورکیا دوو لەو هۆکارە سەرەکیانن کە ڕێژەی گەشتیاران کەم بۆتەوە. ئاماژەی بەوەش کرد بەشێکی خەڵکی هەرێم لە جیاتی ئەوەی گەشت بۆ دەرەوە بکەن و پارە لەوێ خەرز بکەن گەشتی ناوخۆوەکەن. بەنداوی دەربەندی خان لە سەرڕێژبوون نزیک بۆتەوە تەنیا 105 ماوە پڕ بێت. بەڵام پاشماوەیەکی زۆری پلاستیک و نایلۆنی گەشتیاران و ڕاوچیان کە لەگەڵ ئاوی باران هاتوونەتە ناو بەنداوەکە بەنداوەکەی پیس کردووە. ئیدارەی ئەو بەنداوەش ئەڵێ پاچی ئەەکەینەوە. سامان ئیسماعیل بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان بە 1964 ورد تیمیان ئامادە کردووە بۆ پاکردنەوەی بەنداوەکە بەڵام چارێ چاوەڕوانی ئەو شەپۆڵی ئاوانن کە بەڕێوەن بگاتە ناو بەنداوەکە بۆیە پێ ئەچێت لە کۆتایی ئەم مانگەوە دەست بە پاکردنەوەی بەنداوەکە بکەن. وتیشی ئاوێکی زۆر دێتە ناو بەنداوەکە و ڕۆژانەش چەند سانتیمەترێک ئاستی کۆگاکردنی ئاو بەرز دەبێتەوە و ئێستا 195 بەنداوەکە پڕبووە و نزیک بۆتەوە لە سەر ڕێژ بوون. باس لەوە ئەکرێت کە 500 مامۆستای وانەبێژ ئەگەری ئەویان هەیە کە لە دامەزراندن بێبەش بن. ئەوە هەواڵێکە لێرە ئاماژەی پێ ئەەکەم کە دیارە پێشتر وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پلاتفۆرمێکی خۆی ئاگاداری وانەبێژانی هەرێمی کوردستانی کردبووەوەکە ناوی خۆیان بە زانیاریەوە لەوێ تۆمار بکەن. ئەمڕۆ نوێنەری وانەبێژان لە هەرێمی کوردستان بە 1964 وت تا ئێستا 500 لەو وانەبێژانە ئەو زانیاریە پێویستانەی کە داوایان لێکراوە لەو پلاتفۆرمە تۆماری بکەن تۆماریان نەکردووە. نوێنەری وانەبێژان ئەڵێ ئەگەر تاک و بەیانی کە دواوادەیە بۆ خۆ تۆمارکردن لەو پلاتفۆرمەی وەزارەتی پەروەردە خۆیان تۆمار نەکەن ئەگەری بە هەیە کە 500 مامۆستای وانەبێژ لە هەرێمی کوردستاندا لەو دامەزراندنە بێبەش بن کە وەزارەتی پەروەردە خەریکە کاری لەسەر ئەکات. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.